وڵاتە وڵاتی گەنج نییە لێرە هەموو بەهرە و توانە جوانەکانی گەنجان دەنێژرێت و لێ ناگەڕێن کە توانە جوانەکانی خۆیان بە توانە جوانەکانی خۆیان خزمەت بە شارستانێت و ئەم وڵاتە جوانتر بکەن و بتوان هونەرێکی باشتر پێشکەش بکەن بەدەیان لەمپەر لە بەردەم گەنجەکان هەیە لەبەوەی کە نەتوانن ئەو بەهرە و هێز و توانە و گوزە و ئینەرژی کە هەیەە لە ڕێگای فیلمەوە لە ڕێگای سینەما و لە ڕێگای هونەرەوە دەری بڕن. بۆ هەموو زیکۆکانی وڵات و ئەم شارە پێویستە دەرفەت هەبێت تا بتوانن خەون و بەهرەی خۆیان پراکتیزە بکەن. کاتی نەبوو. گیانی شاد هیوادارم کە ئێوەی گەنج جێگای ئەو بگرنەوە و هیوادارشم کە خەڵاتێکی ساڵانە هەبێ بە ناوی زیکۆ. بەداخەوە. هیچ شوشەک ناتوانین گزارش لە دوای ڕۆیشتنی زیکۆدا بکات. هەرچی بڵێم ڕەنگ بێ ببێتە مجامەلە.